جارێکی تر بە ناوی خوای گەورە و میهرەبان ئیشاڵڵا ماندووم نەکردبن و توانی بێتم کۆنتاکتێکی دەرونی و نەفسیمان پێکەوە دروست کرد بێ بۆی چوو بینە ئەو ڕاوێنە و یا ئەو مۆقیعەوەی بتوانی بێتمان بە کورتی یعنی وەکو کورتە چیرۆکێک هێنا بێتمانە بەرچاوی خۆمان ئێمە هەر یەک لە ئاستی خۆیەوە چەند دەتوانیمانە جێبەجێکارێکی باش بین و توانیمانە مرۆڤێکی ڕاستەقینە بین بەو واتایەی کە خۆی پەروەردگار بەو ئامانجەی کە خۆی پەروەردگار خەڵقی کردووی. برایانی بەڕێز و خوشکانی ئازیزم، باسی گرنگی ڕۆڵی ژن و ڕۆڵی پیاومان کرد لە پرۆسەی ژیانی تایبەتی و ژیانی خێزانی، بەڵام مەهام و ئەرکی ئینسان تەنها لەویا تەواو نابێت، بەڵکو ئەرکەکە مەودایەکی فراوانتری هەیە، ئەویش بازنەی ژیانی کۆمەڵایەتیە و لەو بازنە ژیانە کۆمەڵایەتەشە بەشێکی پەیوەندی هەیە بەچی ممارەسەی کاری دەوڵەتداری و ممارەسەی کاری سیاسی. ئێمەی موسڵمان چاکە زانین پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم هەنگاوی کە بە بانگەواز دەستی پێکرد بانگەوازی نهێنی، پاشان کە چووە قۆناغی بانگەوازی ئاشکراوە، یەکەم کار کە کردی دامەزراندنی دەوڵەتێک بوو لە مەدینە، کەواتە پرەنسیپ و بنەماکانی مافی مرۆڤ و مافی بەڕێوەبردنی وڵات و مافی ممارەسەی کاری سیاسی ئێمە وەکو موسڵمان ڕێگەکەمان هەل لە ڕەسوول الله صلی الله عليه وسلم و پێپیشاندراوە. کاتێک ئێستا لە وڵاتانی ئەوروپی و دنیای ئەوروپا لە دوای شۆڕشی فەڕەنساوە لە دوای سەدەی حەڤدەهەمەوە چەمکی مافی مرۆڤ، جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ، ئەوانەی کە ئەو بەند و مادانەی کە بە ناوی جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤەوە دەری ئەکەن، باس لە مافی مرۆڤ و مافە نێودەوڵەتی و نێونەتەوەییەکان ئەکرێت. بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر پێش ئەوان ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە ئێمە بە باشترین نمونە و ئوسوەی خۆمانی ئەزانین لە ژیانە، هات ممارەسەی بنەمای مافی مرۆڤی لە دەوڵەتی مەدینەدا دانا. ئەو تەعاهودەی کە لەوێ نووسرا کە مافی سەرجەم پێکهاتەکان پارێزراو بێت بەبێ جیاوازی. تا ئێستش نە لە ئاینی یەهودیە هەبووە نە لە ئاینی مەسیحیە، بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر بە جوانی و بەڕاشکاوی هەل لە سەردەمی ئەو زاتە پیرۆزەوە دیارە. ئێمەش ئەمڕۆ لە واقعەکەین کە پێویستمان بەوەیە ئێمە ئەمانەوێت بەو بەرنامەیەی کە هەمانە سەرجەم کۆمەڵگە بەختەوەرکەین، بەڵام هۆکارەکانی بەختەوەرکردنی کۆمەڵگە چۆنە و لەکوێ دەست پێ دەکات. دیارە ئەبێت بەشداری سەرجەم ئەو کایە سیاسیانە بکەین کە لە کۆمەڵگەی ئێمەشە وەک کۆمەڵگەکانی تر، بەڵام لەوانەیە بە دەرەجەی لاوازتر هەیە و جێبەجێ ئەکرێت. یەکێک لەو کارە، یەکێک لەو پرۆسانە پرۆسەی چییە؟ پرۆسەی هەڵبژاردنە. هەڵبژاردن بۆ دانراوە؟ گرنگی هەڵبژاردن چییە؟ لە زۆربەی وڵاتانی دنیا متتەبعە، ئەو وڵاتانی کە باز لە دیموکراسی و مافی مرۆڤەکەن، کە هەر تاکێکی مرۆڤ هەر هاوڵاتیەک مافی ئەوەی هەیە کە بەدەستی خۆی
بەڕێوەبەری داهاتووی وڵاتەکەی دەستنیشان کات. واتە ئەو کەسانەی کە چیەکەن کە ئەچنە هەڕەمی دەسەڵات و وڵات بەڕێوە ئەبن. خۆشبەختانە ئێمەش دوای ڕووخانی ڕژێمی بەعس لە ساڵی دوای ڕاپەڕین عەفوو لە دوای ڕاپەڕینەوە یەکەم پرۆسەی ئەوەی کە تاکی کورد مافی هەبێت بە دەستی خۆی چارەنووسی بەڕێوەبردننی وڵات دیاری بکات، موسڵمانان ئیسلامیەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گشتی نوتوێژەکان و بەشداری چیان کرد، بەشداری هەڵبژاردنەکانیان کرد لە ساڵی 1992 دوای ڕاپەڕین. خۆی ڕاپەڕینمان بۆ ئەوە کرد ستەممان لە بەرامبەرەکرا، ناحەقیمان بەرامبەرەکرا، حەق و مافمان پێشێلەکرا. گەشتە ئەوەی هەمومان بێزار بووین لەو دەوسەڵاتەی کە ئەمان چەوسێنێتەوە بە هەموو شێوەیەک. کیمیابارانی کردین، ئەنفالی کردین بە ناوی ئەنفال و پرۆسەیەکی بەناو ئەنفال کە بە حساب گەلی کورد موسڵمان نییە، کافرە، پێویستە لە ناو ببرێن، قەڵاچۆ بکرێن و کۆمەڵێک کارەساتی زۆر، کوشتنی بە کۆمەڵ، زیندانی بە کۆمەڵ. بەڵام گەلی کورد ڕاپەڕی توانی ئەو ڕژێمە ستەمکارە لە ناو ببات. بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی وەکو تاکێکی عێراقی خاوەنی مافی خۆی بێت، بەشدار بێت لە سەروەت و سامانی وڵات. ئێمە چیمان کەمە لە وڵاتانی دراوسێمان کە خاوەنی سەروەت و سامان و سەروەت و سامانەکەیان لە خزمەتی هاوڵاتیانی ئەو شوێنانە، ئەو دەوڵەتانەدایە. بەڵام ئێمە دوای ئەوەی کە ڕاپەڕینمان کرد بە هۆر هۆکارێک بێت، ئەو کات بزوتنەوەی ئیسلامیمان هەبوو لە کوردستان، بەشداری هەڵبژاردنەکانی کرد. بەڵام دەسەڵاتی ئەلمانی پێی خۆش نەبوو ئیسلامیەکان بەشدار بێت لەگەڵیا، هات بنەمایەکی دانا، وتی ئەگەر هەر حیزبێک لە سەدان حوتی دەنگەکانی نەهێنا بۆی نییە بەشدار بێت لە حکوومەت و پەرلەمان. ئەو کاتە ئەوەی من ئاگادار بم ئیسلامیەکان ڕێژەیەکی زۆریشیان هێنا، بەڵام بەداخەوە هەندێک فروفێڵ و تەزویرات کرا، ڕێژەکەیان ئەوەندە کەم کردنەوە نەگەشتە ئەو نیسبەیی کە بۆیان دانابوون، گەشتە لە 5% هێشت بەشداری حکوومەت و پەرلەمان بکەن. دوای ئەوە وا دانراوە 4 ساڵ جارێک لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەکرێت و لە عێراقیش دوای پرۆسەی ئەوەی ڕووخانی ڕژێمی بەعس لەوێش بە هەمان شێوە ئێمەش کە بەشێکین لە عێراق لەوێش هەر هەڵبژاردن ئەکرێت. لە کوردستانە ئێمە ئەوە خولی چوارەمی پەرلەمانیشمان تەواو کرد. کابینەی هەشتەم چونکە کابینەکانی پێشوو 2 ساڵ بوون لەبەر ئەو 50-50 پارتی و یەکێتی. ئێستا ئەو کابینەیەش سەرکەوتوو نەبوو بەهۆی قۆرخکاری سەرجەم سەرچاوە مادی و مرۆییەکان لە خزمەتی 2 حیزبی دەسەڵاتداری دیکتاتۆردا. ئێستاش ئێمە لە بەردەم پرۆسەیەکی هەرە گرنگین لە وڵاتان. لەم ساڵانەی دواییە خەڵک مافی دەنگدان، حتا ژن مافی دەنگدانی هەبووە. بەڵام ئێمە سوپاس بۆخوا هەر تاکێک کە تەمەنی گەشتە 18 ساڵ مافی ئەوەی هەیە کە بەشدار بێت لە دەنگدان و دیاریکردنی چارەنووس و سیاسەتی وڵات. بۆیە زۆر گرنگە خوشکانی ئێمە، برایانی ئێمە زۆر ئازایانە و وریایانە و چاونەترسانە بەشداری لەو پرۆسە گرنگەیە بکەن، چونکە کە تۆ چاو بکەیتەوە سەیری دەوروبەری خۆت بکەی، سەیرەکەی لە وڵاتێکی فرەسەروەت، وڵاتێکی دەوڵەمەند کە خاوەنی ژێرخانێکی ئابووری بەهێزە، بەڵام تاکی هاوڵاتی ئێمە، تاکی کوردی ئێمە، ژنانی ئێمە، کوڕانی ئێمە، پیاوانی ئێمە ئەچەوسێنرێنەوە.
پرۆسەی خوێندن بە پێی پێویست نییە و پەکی کەوتووە، کەرتی تەندروستی بە پێی پێویست نییە و پەکی کەوتووە، هەلی کار هەر نییە. ئەمە شەگەڕێتەوە بۆچی؟ بۆ سیاسەتی هەڵەی دەسەڵات، چ دەسەڵاتداری عێراق چ دەسەڵات لە هەرێمی کوردستان. جا ئێمە چی بکەین کە وەکو ئەرکێکی شەرعی و ئاینی بەشدار بین لەو پرۆسەیەدا و هەوڵ بدەین زۆر بە کارا و زۆر بە وریایی و زۆر بە چاوکراوەیی ئەو سیستەمە ناتەندروستە کە حکومەکە بەسەرمانە گۆڕانکاری تیا بکەین. بۆ ئەم گۆڕانکاریەش هەمووتان چاکەزانن کە حیزب و بەشداری لە هەڵبژاردنەکان هۆکارێکە، وەسیلەیەکە کە ئێمە ئەتوانین ویژدانی خۆمانی تێدا ئاسوودە بکەین، بەو ویژدانە ئاسوودەیە بتوانین گۆڕانکاریەکی باش لە بەڕێوەبردن واتە لەو کەسانەدا بکەین کە لە سەروی ئێمەوە، چونکە ئەمە هەرەمی دەسەڵاتە، کەسێک لە سەروی تۆیە و لە خاوەنی بڕیارە ئەو بڕیارەکانەدات. چۆن ئێمە خۆمان لای خوای پەروەردگار و لای ویژدانی خۆمان سەربەرزکەین کە پەنجەی شایەتومانمان مۆر ئەکەین، مۆری بکەین بۆ کەسێک کە یەکەم عەقڵی تەندروستە، عەقڵی پاکە، بیرکردنەوەی پاکە، دەستی پاکە، نیەتی پاکە لەگەڵمان. بە درێژایی حکومڕانی ئەوەی کە ئەو حیزبەی کە ئێمە خزمەتی تیا دەکەین، کۆمەڵی ئیسلامی کوردستان توانیوێتی نمونەیەکی زۆر جوان بەرجەستە بکات لەگەڵ ئەوەی لەوانەیە گلەییمان لە جەماوەری خۆمان هەبێت. جەماوەری کوردستان، جەماوەری کوردستان بە پێی ئەوەی کاڵێن لە 95 موسڵمانە. ئەم لە 95 موسڵمانە بۆ ئیسلامیەکان تا ئێستا لە 170 دەنگەکانیان هەیە لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراق لەوەش کەمتر. ئایا کاتی ئەوە نییە ئێمە عەقڵ و ویژدان و بیرکردنەوە و عەقیدە و بیر و باوەڕی خۆمان بخەینە گەڕ بۆ ئەوەی خزمەت یەکەم بە خۆمان، دووهەم بە کۆمەڵگەکەمان، سێهەم بە ئاینەکەمان، چوارەم بە دەسەڵات و سیاسەتی وڵات بکەین؟ زۆر زۆر گرنگە. کەواتە داوا لە برایان لە خوشکانی بەڕێزمەکەم کە بە وریایانە بە تەفەکر بە عەقڵ بزانن پێویستە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان هێزی سیاسی و هێزی دەسەڵات و هێزی بڕیاردان گۆڕانکاری بەسەرا بێت. 27 ساڵ تاقیمان کردەوە ئەوەی کە ئێمە ئەمانەوێت وانییە. کەواتە ئەرکی سەرشانمانە بیگۆڕین، بەڵام بەچی؟ بە پەنجەی شایەتومانمان بە ویژدانەوە متمانە بەو کەسانە بکەین کە بڵێن متمانەمان بە دینیان، بە عەقڵیان، بە سیاسەتیان، بە ویژدانیان هەیە. ئەگەر ئەوە نەکەین لەوانەیە خۆمان بەشێک بین بە برەودان، بەستەم، بە نائەدالەتی، بە نادادگەری بۆ خۆمان و بۆ داهاتوومان و بۆ مناڵانمان و بۆ نەوەی داهاتووشمان. کەواتە هەمووی مانگێک و 12 ڕۆژمان ماوە بگەینە ئەو ڕۆژەی کە بتوانین هێزی دەسەڵات لە هەرێمی کوردستان و پێگەی ئیسلامیەکان و موسڵمانان لە عێراق و حکوومەتی ناوەندی بەهێز بکەین بۆ خزمەتی خۆمان و بۆ خزمەتی هەموو لایەک. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.